هاوڕێیان ێژام کاتتان باش. وێنەکێش و مۆدیڵ تابلۆیەکی کێشراوی هونەرمەندی نەمساوی کارڵ شوێننگەرە. لەم بەشەدا هەڵی دەسەنجێنم بەو هیوایەی کە هاوکارمان بێ هەم لە گرتنی وێنەی باشتردا هەم لە کێشانی وێنەی جوانتردا. وێنەکێش و مۆدیڵ تابلۆیەکی کلاسیکی کەمێک ئاڵۆزە بنەماکانی کێشانی ئەم تابلۆیە و ڕێساکانی کە هونەرمەند بەکاری هێناوە دەبینمەوە. وێنەکێش و مۆدیڵ دوو بابەتی سەرەکی هەیە. بابەتێکیان لە دەستی چەپەوە خانمی مۆدیڵە، بابەتێکی دیکە لە دەستی ڕاستەوەیە وێنەی کێشراوی خانمی مۆدیڵ و هونەرمەند خۆیەتی. لە دەری ئەم دوو بابەتە هونەرمەند تابلۆکەی تاریک کردووە تاکو فۆکەسی ئێمە لەسەر ئەو دوو بابەتە بێ. سەرچاوەی ڕووناچی لە وێنەدا جا تابلۆی کێشراو بوو بێت یا فۆتۆگراف گەلێک گرنگە. هونەرمەند دەتوانێت ڕۆشنایی بەکار بهێنێ بۆ ئەوەی کە چاوی ئێمە فۆکەس بخاتە سەرە و جێی کە ئەو دەخوازێ. لەم تابلۆیەدا ئەو دوو بابەتەیە کە دەستنیشانم کرد. سەرچاوەی ڕووناچی لەم تابلۆیەدا هەردوو بابەتی ڕۆشن کردوتەوە لەگەڵ بەردەمی بابەتەکان، بەمەش توانیوێت سەرنجی ئێمە بەرەو بابەتەکان بەرێت. ڕێسایەکی دیکە کە هونەرمەند بەکاری هێناوە تا فۆکەسی ئێمە لەسەر دوو بابەتی دڵخوازی ئەو بن، ڕێسای چێوە لە ناو چێوەدایە یان فرەیم within the frame. وەک دەیبینین دوو چێوەی کێشاوە کە هەم خانمی مۆدیلی تێهاویشتووە هەم وێنەی کێشراوی لەگەڵ هونەرمەندەکەدا. لە بەشەکانی دیکەدا چەند جارێک ئاماژەم بە ڕێسای سێ کردووە. ڕێسای سێ زۆر بە کورتی ئەمەیە: گەر وێنەکە یان تابلۆکە بکەین بە 9 بەشەوە لەو خاڵانەدا کە هێڵەکان یەکتر دەبڕن سەرنجڕاکێشترن. دیارە ئەمە هەم بۆ فۆتۆگراف ڕاستە هەم بۆ وێنەی کێشراو. ڕێسای سێم لەسەر تابلۆکە کێشاوە. وەک دەیبینین تا ڕادەیەکی زۆر هەردوو بابەتی هونەرمەند خانمی مۆدیڵ و وێنەی کێشراوی خانمی مۆدیڵ لە ڕێسای سێدان. ئەمەش کاریگەر دەبێ لەسەر ئەوەی ئێمە فۆکەسمان لەکوێدا دەبێ. خانمی مۆدیڵ و هونەرمەند لە یەکتری دەڕوانن، بەمەش هونەرمەند توانیوێتی هێڵێکی ئەندێشەیی لە نێوان خانمی مۆدیڵ و هونەرمەندا دابمەزرێنێ کە هاوکارە لەوەدا ئێمە لە بابەتێکەوە بۆ بابەتەکەی دیکە بەرێ. بە کورتی فۆکەسی ئێمە تەنیا لەسەر ئەو دوو بابەتە بمێنێتەوە. بە بۆچوونی من هونەرمەند سەرکەوتوو نەبووە لە کێشانی تابلۆیەکی هونەری باڵادا لەبەر کۆمەڵێک هۆ. ڕەنگە بچووکی بابەتەکان یەکێک بێت لەو هۆیانە. گەر من بوومایە خانمی مۆدیڵم زۆر گەورەتر دروزە کرد تاکو وێنەی کێشراوی خانمی مۆدیڵ. ئێستا وەک دەیبینین وێنەی کێشراوی خانمی مۆدیڵ کە لای من بابەتی دووەمینە گەورەترە لە خانمی مۆدیڵ خۆی. بوونی هونەرمەند لە دەستی ڕاستی تابلۆکەوە وەک پەڵەیەکی ڕەش بەڕاستی سەرنجڕاکێژ نییە. دیارە هۆکاری دیکەش زۆرن. ئەم تابلۆیە ناکەن بە تابلۆیەکی باڵای هونەری کلاسیک. خۆگەر بەراوردی تابلۆی وێنەکێش و مۆدیڵ بە تابلۆیەکی دیکەی هەمان هونەرمەند بکەین کە دیارە لە کامڵیدا کێشاوێتی، دەبینین تابلۆی دووەم لە ڕووی هونەرێەوە گەلێک سەرکەوتووترە لەوی یەکەم. هونەرمەند توانیوێتی خاڵێکی فۆکەس یا فۆکەڵ پۆینتێک بدات بە تابلۆکە کە چاوی بینەر هەمیشە بەرەو ئەوێ بچێت کە ئەویش بابەتی سەرەکی تابلۆکەیە خانمی مۆدیڵ.
لەم تابلۆیەدا هونەرمەند توانیوێتی ڕێسای سێ زۆر کاریگەرانە تر بەکاربهێنێ تا ئەوەی تابلۆی یەک. لەم تابلۆیەدا تەنیا یەک بابەتەیە، بابەتێکی دیکە نییە لە کێبڕکێدا بێ لەگەڵ ئەمدا. ئەوەی لە تابلۆی یەکدا بابەتی دووهەمین بوو لێرەدا کەنارخراوە، تەنیا هاوکارە لە تێگەیشتن لە سەرجەمی تابلۆکەدا دەنا ڕۆڵێکی دیکەی نییە. هەروەک هونەرمەند باوەڕ بەخۆبوونی خودی خۆی گواستۆتەوە بۆ مۆدیلی ناو تابلۆکە. ئەم خانمە باوەڕی بەخۆی زۆرە، باڵی کردوتەوە و سنگی تەواو دەرخستووە، بەمەش تابلۆکە سەرنجڕاکێشتر بووە. بە بۆچوونی من ئەمە تابلۆیەکی زۆر سەرکەوتووترە لەوەی یەکەم. من سوپاسیەوە دەکەم کە لەم بەشەدا هاوڕێم بوون، هەتاکو بەشێکی دیکە ئارام و کامەران بن لەگەڵ ڕێز و خۆشەویستی ڕێبەفەدا.